ئەوەی ئەمڕۆ ئێمە تەرکیزمان خستۆتە سەری بابەتی دەستوەردانی حیزبیە لە زانکۆکانی هەرێمی کوردستان. ناکرێت لە کۆی 18 زانکۆ و هاوتای زانکۆی لە هەرێمی کوردستانە تەنها دوو کەس مەرجە قانونیەکان و مەرجە یاساییەکانیان تیا بێت و نزیکەی 12 کەسیان مەرجە یاساییەکانیان بەسەر چووە و دوو زانکۆشەیە لە هەرێمی کوردستانە بە هیچ شێوەیەک پابەند بین بە قانون و یاساوە. ناکرێت سەرۆکی زانکۆ هەیە لەو کاتێک کە بەڕێزیان بوون بە سەرۆکی زانکۆ هیچ مەرجێکی یاسایی و قانونیان تیانە بۆ بە وەکالەت دانراون لە 2009 هەتاکو ئێستا سەرۆکی زانکۆ. سەرۆکی زانکۆ هەیە لەو کاتێک کە زانکۆکە دامەزراوە سەرۆکی زانکۆیە لە 2011 و هەتاکو ئێستاش بەردەوامە. ناکرێت لە کۆی 18 سەرۆکی زانکۆ و دەستا ببورن سەرۆکی زانکۆ ینی سەرۆکی زانکۆ و هاوتاکانیان دەیان پارتی پڕی کرد بێتەوە و هەشتیشیان یەکێتی پڕی کرد بێتەوە. بۆیە مەحسوبیەت و مەنسوبیەت بڕست و قووەت و توانای لە زانکۆکانی هەرێمی کوردستان بڕیوە. بابەتی پڕکردنەوەی ئەم پۆستانە بە وەکالەت ئەمە لە قانونا پێی وتێت فێڵکردن لە قانون. چۆن مەسەلەن بەڕێزێک دێت ئەم پۆستە بە وەکالەت پڕ ئەکاتەوە ماوەی 4 ساڵ لەو پۆستایە بێت دواتر 4 ساڵی تر ئەکرێ بە هەمیشەی و ئەتوانێت 4 ساڵی تریش لەو پۆستەیە بمێنێتەوە. بە قەناعەتی ئەمە فێڵکردنە لە قانون و لە قانونی شاخۆی هەر بەو شێوەیە بۆیە دەبێت پۆستەکان چیتر بە وەکالەت نەبڕێن بەڕێوە.